بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان یاسای هەڵپەساندنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی پەسەند کرد بەپێی یاساکە هەڵبژاردننی سەرۆکێرم لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت کەوا بڕیارە لە 30 ئەیلول بەڕێوە بچێت. بەمیواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرکی عەبدوڕەحمان عەلی بڕیادەری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە هەولێریشەوە نەجیب لەتیف بڕیادەری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بە زۆرینەی دەنگ پەسەند کرد کە بەپێی پرۆژە یاساکە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش پرۆژە یاساکەی ڕەت کردەوە و دەنجی پێنەدا. داوای کرد یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش هەموار بکرێتەوە. و دەنگمان بە هیچ مادەیەکی نەداوە و دەنگمان بە کۆی یاساکە نەداوە لەبەر چەند خاڵێک. خاڵی یەکەم ئەو یاسایە هەر لە مادەی یەکەمی پێچەوانەی مادەی چواری یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە لە خودی مادەکە لە خودی یاساکەدا هاتووە دەڵێ دەبێ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان پێکەوە بکرێتن کەچی لێرانە ئەوە پێچەوانەی ئەو یاسایەیە. و لە خاڵی مادەی سێیەمدا ئیشکالیەتی زۆری تێدایە کە ئەو خولە دەیوێ ئەو کێشەی سەرۆکایەتی و پۆستی سەرۆکی هەرێم بسپێرێ بە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان کە ئەو خولە بە تەسەوری ئێمە ناتوانێت بڕیار بۆ خولێکی دیکە بدا کە چ بکات و چ نەکاتن. دیسان ئاماژەی بەوە کردووە کە دەستوری هەرێمی کوردستان کە هیچ دەستورێکمان ئێمە دەبووە دەستەی سەرۆکایەتی ئەو پرۆژەی ئەو پێنج حزبیان هێنا با پێشەوە و قسە لەسەر ئەوە کرابە بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان. فراکسیۆنی گۆڕانیش کە خاوەنی پرۆژە یاساکە بوو ڕای دەگەێنن بەپێی پرۆژەکە لە ماوەی ساڵێکی خولی ئایندەی پەرلەمان چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم یەکلایی دەکرێتەوە بەمانەوە یان هەڵوەشاندنەوەی. ئێمە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نین لە خەڵکا و ئێستا ڕێش پێمان نەکرێت لە خولی ئایندا بەرنامەی سیاسی ئێوەیە تا هەڵوەشانەوەی ئەم دامەزراوەیە دەڕۆین و ئەمە ئینە ئەوەی کە ئێمە لامان گرگ بوو لە وەرزیەکەمە ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە بەڵام بە دەنگدان فکرەی ئێمە سەری نەگرت خرا بە وەرزی دووەم. وەرزی دووەم واتە لە ماوەی ساڵێکی خولی ئایندەی پەرلەمانە چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم یەکلاکرێتەوە لای ئێمە چارەنووسی دامەزراوەکە هەتا ڕۆشتنە هەتا هەڵوەشانەوەی سەرۆکایەتی هەرێم. پرۆژە یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لە 6 مادە پێک دێت و کۆی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بەپێی پرۆژەکە هەڵدەپەسێردرێت و دیوانی سەرۆکایەتی هەرێمیش هەروەکو خۆی دەمێنێتەوە بەڵام لەمە و دوان ناتوانێت کاری سیاسی و دیبلۆماسی بکات تەنیا کاری دارایی و کارجێڕی دەکات و لەلایەن ئەنجومەنی وەزیرانیشەوە سەرپەرشتی دەکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک عەبدوڕەحمان بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەمڕۆکە پرۆژەی ئێوە بوو بە یاسا پرۆژەی هەڵپەساندنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئامانجی و لەم پرۆژەیە چییە؟ سپاس دەکەم دیارە ئەگەر سەیری مانشێتی پرۆژەکە بکەین لە ڕاستیدا ناوی یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمە واتە نایاسای درێژکردنەوەی سەرۆکایەتی هەرێمە و نایاسای هەڵوەشانەوەی سەرۆکایەتی هەرێمە لە ئێستادا. ئێمە هەمومان دەزانین لە پەرلەمانی کوردستاندا بە تایبەت ئەم خولی چوارە زۆربەی کاتەکانمان سەرقاڵبوونمان بوو بە پرۆژەیە کە هەموار یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو و ئەم پرۆژەیە چەند قۆناغێکی بڕی ئەتوانم بڵێم لە زۆرێک لە قۆناغەکانیان سەرکەوتنمان بەدەستهێنا. لەوانە ئێمە 5 فراکسیۆن لە پەرلەمانی کوردستاندا پرۆژەمان هەبووە بۆ هەموار یاسای سەرۆکایەتی فراکسیۆنی گۆڕان فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنی یەکگرتو فراکسیۆنی کۆمەڵ بزوتنەوەی ئیسلامیش توانیمان لە 23 حوزەیرانی 2015دا خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەی هەموار یاسای سەرۆکایەتی بکەین. دواتر ئاراسەی لیژانەکان کرا لیژنەی یاسایی و لیژنەی یاساییش
توانیان راپۆرتێکی هاوبەش لەسەر بنووسن و کات دیاری کرا بۆ ئەوەی خوێنەوەی دووهەمی بۆ بکرێت بەداخەوە لە 19 ئابا کە قەرار بوو خوێنەوەی دووهەمی بۆ بکرێت و پرۆژەکە لە پرۆژەوە بکرێ بە یاسا ئێمە نەماتوانین حسابی یاسایی تەواو بکەین واتە لێرە ئەرقەلە و کۆسب دروست بوو بۆ ئەم پرۆژەیەکە پرۆژەی 5 فراکسیۆن بوو پێکەوە بەڵام لەو کاتەوە تا بە ئێستا ئاگا دەڕاستیدا ڕەنگە هەوڵی جۆردرابێت نەتوانرابێت ئەم گرفتە چارەسەر بکرێت و لێشمان تێک نەچێت بزوتنەوەی گۆڕان یا فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستاندا زۆرترین باجی داوە لەسەر ئەو پرۆژەیە خەڵکی کوردستانی زۆرترین باجیان داوە لەسەر سەرۆکایەتی هەرێم بەڵێ لەسەر هەمووی یاسای سەرۆکایەتی هەرێم چون کالێمان تێک نەچێت لە پەرلەمانی کوردستاندا دوو بەرە دروست بوو بەرەیەکیان ئەو بەرەیە بوو کە هەمووی یاسی سەرۆکایەتی دەکرد بەرەیەکی تریشان بەرەی ئەوە بوو کە هیچ پرۆژێکیان نەبوو کە پارتی و کۆمەڵک فراکسیۆنی کە بوون و ئەو بەرەیەکیشیان بچنەوەی گۆڕان سەرکردایەتی دەکرد کە بریتی بوو لە گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ و تەنانەت بزوتنەوەی ئیسلامیشی تێدا بووە ئێمە هەموو هەوڵێکماندا ئەو یاسایە جێبەجێ بکەین و سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا بچەسپێنین و سەرۆک لە ناو پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێرێک نەک لە ناو خەڵکە چونکە لە دنیایان نەبووە دەسەڵات هەبێت کەسێک هەبێت دەسەڵاتێکی باڵای هەبێت بەڵام بە هیچ شێوازێک لەژێت چاودێری و لێپرسینەوەدا نەبێت بۆیە ئێمە ویسمان هەم سیستەمەکەکەین بە سیستەمی پەرلەمانی و هەم سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرین بۆ ئەوەی بانگهێشتی پەرلەمانی کوردستانی بکەین بۆ لێ پێچینەوە لێپرسینەوە لە هەر حاڵەت و ڕووداوێکدا کە پێویستی کرد ئێمە لە ڕاستیدا زۆر ڕاستکاو بین سەرکەوتو نەبین لەو پرۆژەیەدا بۆیە ئەم پرۆژەیە کە ئێستا هاتوۆتەکایەوە هەمومان دەزانین یاسای ژمارە 2 ساڵی 2017 کە پەرلەمانی پێ کارا کرایەوە کە پەرلەمان کارا کرایەوە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دابەش کرا بەسەر هەر سێ دامەزراوەی حکوومەت و پەرلەمان و ئەندادوەری لە ڕاستیدا دنیای کەمەکورتی تێبووە و ئێمە بۆ ئاگاداری جەنابەت وەکو فراکسیۆنی گۆڕان بە هیچ شێوازێک لەگەڵ ئەو یاسای دابشکاریدا نەبووین و دنیایەک سەرنجمان هەبوو دەنگیشمان پێنەدا لەبەرەوە لە ڕاستیدا نادادیەکی ئەجگار گەورە کرابوو بەرامبەر ناهاوسەنگی زۆر کرابوو بە تایبەت پەرلەمانی کوردستان تەواو پەراوێز خرابوو زۆرینەی زۆری دەسەڵاتەکان دراو بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە لە خۆناغی ئێستەماندا ئێمە بۆ ئەوەی تامان سینۆ بڕیادا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت بە پێی یاسای دابشکردنەکەیش دەبووە لەو کاتەدا هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان بۆی لای خەڵک ڕوون بێ ئامانجی ئێوە خۆتان کەم پرۆژەتان پێشکەش کردووە کە پرۆژەکەی بۆ سەرتا دوایی ئەمڕۆ بوو بە یاسا ئامانجەکە چییە بۆ ڕوون بێنی بۆچی ئەم پرۆژە یاسایەتان پێشکەش کرد کە پەسەندش کرا و سوودەکەی چی ینی سوودەکەی چی بۆ ئامانجی گشتی لە ڕاستیدا ئەوەیە ئێمە بۆ خۆ دەزانی ئامانجمان سیستەمی پەرلەمانی بووە ئێمە لەگەڵەوە دانین سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە هەڵبژێرێت چونکە کە ناو خەڵکەوە هەڵبژێرا بە هیچ شێوازێک پەرلەمانی کوردستان ناتوانێت لە پرسیینەوەی لێ بکات و لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانان نیە و دەوایە بە پێی دابشکردنی دەسەڵاتەکان لەگەڵ پەرلەمانی کوردستان ئەوە بکرێت بەڵام پێش ئەوەی ئەو حاڵەتە دروست بە ئێمە ئەو پرۆژەیەمان هێنا کە پێوتێت پرۆژەی هەڵپەساردن لە قۆناغی ئێستەمانە ئەم پرۆژەیە پێوتە پرۆژەی هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لە قۆناغی دووهەمە ئێمە کار بۆ هەڵوەشانەوەی ئەم دامەزراوەیە دەکەین لە ڕاستیدا زۆر ڕاشکاو بین ئەم دامەزراوەیە لە ساڵی 2005 لە یەکی 2004 بەڕێکەوتنەیەکی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هاتەکایەوە ئەویش بۆ دابشکردنی پۆستەکانی سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرێمی کوردستان بووە واتە پێویستیەکی مێژووی خەڵکی کوردستان پێویستیەکی سیاسی و سیستمی گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی نێناوەتە پێشەوە بەڵکو لە پێناوی دابشکردنی پۆست و دەسەڵاتدا ئەم پرۆژەیە یاخود ئەو پرۆژە لە 2005 هاتوتە جەرەجێ سپاس دەکەم دواتر وەڵامی و پرسیارەمان دەیتەوە زۆر لایەن باز لەو دەکەن کەم پرۆژێ لە خزمەتی پارتیدایە دواتر ئەگەر وەڵامی و پرسیارەمان دەیت سپاس دەکەین نەجیب خان سپاس بۆ بەڕێزیشتان بەر لەوەی کە بینە سەرەوەی کە بۆچیەوە دەنگتان بە یاساکەنەدا بە یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەگەر وردەکارێکمان پێ بڵێت لەبارەی یاساکەوە لەبارەی بڕگەکانیەوە بۆی لای ئێمە و بینەران ڕوون بێت. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم
بێگومان ئێمە دەنگبان بەم یاسایانەدا کە ئەمڕۆ لە پەرلەمان پەسەند کرا لەبەرەوەی کە کۆمەڵە تێبینیمان هەبوو لەسەر یاساکە و ئەسڵەن لە ئێمە پێمان وابوو کە لە ئێستا هێنانە پێشەوەی ئەم پرۆژێ و ئەم پەسەندکردنی ئەم یاسایە ضرور نەبوو و پێویستی نەدەکرد بەڵکووە بووە ئێمە هەمومان هەموو فراکسیۆنەکان بە تایبەتی ئەو 5 فراکسیۆنەی کە لە ڕابردووە ئێمە پرۆژەمان هەبوو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کارمان لەسەر ئەوە بکردایە و ئەوەمان بهێنایەتەوە پێشەوە ڕاستی ئێستا کاتەکە ینی نزیک بۆ تۆ لە هەڵبژارنی پەرلەمانی کوردستان و بەبێ یاساش دەبوایە هەڵبژارنی سەرۆکی هەرێم لەگەڵ هەڵبژارنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە بکرایە بەڵام ئایا لە ڕابردووە ینی لەو ماوەی کە لە پێشەوە لە بەردەستمانە بوو بۆ ئیشمان لەسەرەوە نەکرد کە ئەو پرۆژێ بینەوە چونکە بەپێی ئەو پرۆژەیە بەڕاستی ئەم کێشەیە چارەسەر کرابووە زۆر بەڕوونی دەستی لەسەر خاڵەکان دانابووە داوای ئەوەمان کرد لە پرۆژەکە کە دەبێت سیستمی پەرلەمانی بێ و سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان و هەڵبژێرێ بەڵام کە ئەوە نەکرا ینی بۆچی ئێمە بۆ خۆمان داوای ئەوە بکەین کە هەڵبژارنی سەرۆکی هەرێم ئەنجام نەدرێ ڕاستە ئەو قسانی کە عەبدوڕەحمان کە دەڵێ ینی ئەمە لە ئێستاە ئێمە چۆن بڵێ بۆ هەڵپەساردنە بۆ ئەوەی کاتا چارەسەرێکی بۆ درۆزرێتەوە بەڵام ینی ئێمە ئەکرا داوای ئەوە بکەین کە ئەگەر لە دوای هەڵبژارەگەر لەگەڵ پەرلەمانی کوردستانی شەنەبووە قسەمان لەسەرەوە کرا لە چەند ماوەیەکی کورد لە دوای هەڵبژارنی خولی پێنجەمیش بکرا بەس ئەم هەڵبژارنە بکرا چونکە بەڕاستی ناکرێت سەرۆکایەتێرەم ڕاستە ینی بارودۆخێک هێناوێتێ پێشەوە بۆ دابشکردنی دەسەڵات بۆ لە کاتی خۆیان بەڵام پۆستەکە هەبووە دامەزراوەکە هەبووە لەو ڕابردووە ئیشی کردووە ینی ئێمە قسەمان لەسەر شەخص نییە کە کێ سەرۆکی هەرێم بۆ لە ڕابردووە ناکرێ ینی تۆ ئەم پۆستە لە ئێستاە وای دابنین کە شخصێک ماوەی 12 ساڵ بەڕێوەی بردووە کە دوو خول بە شەرعی و دوو خولەکەی تر خولێکیان بە نایاسایی بۆی درێژ کراوە تۆ 2 ساڵ و ئەوی تری هەر بە ناشەرعی بەڕێوەی بردووە ینی ماوەی ئەو 12 ساڵە ناکرێت کە بۆ خۆی ینی ئەو شخصی کە هەبووە بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوەی تر ئێمە بین پۆستەکە هەڵپەستێنین یاخود هەڵی وەشێنینەوە پاشان ئێمە هەر لەسەر ئەسڵی پرۆژەکە کۆمەڵێت تێبینیمان هەبوو لەسەر پرۆژەکە و ئەم ڕۆژ لە ناو هۆڵی پەرلەمان بە ڕاشکاوی قسەمان لەسەر کرد وەکو فراکسیۆن بۆ نمونە مادەی یەکەمی پرۆژەکە کە باز لەواکە ئەڵێ کارکردن بە یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ژمارە 2 ساڵی 2007 بەردەوامە بێ ئێمە لە ساڵی 2007 یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەرچوو ینی لەو یاسای ئاماژەی بەوە داوە کە هەتا هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم دەسەڵاتانە دابەشەکرێ بەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر هەرسێ دامەزراوەکەی ترا دامەزراوەی پەرلەمانی کوردستان و دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە و دەسەڵاتی دادوەری ئەم دەسەڵاتانە کە بعد دابش کراوە لە یاساکە دەڵێ هەتا هەڵبژاردننی خولی پێنجەمی کوردستان کە هەڵبژارنی سەرۆکی هەرێمیشی لەگەڵا ئەنجام بدرێ بۆیە ئێمە پێمان وابوو ینی بەڕاستی ئەمە هەڵوەشاندنەوەی 2 دقی یاسایی تر و یاخود ئەتوانین بڵێن پێچەوانەی ئەو 2 دقە یاساییە یعنی ئەمە بۆچی ئێمە بین کار لەسەر ئەوە بکەین بەڕاستی ئەو دەسەڵاتانە کە دابشکراوە درێژەی پێ بدەین بەڵکو دەمانتوانی بە شێوازێکی تر چارەسەری ئەم بارودۆخە بکەین یاخود ئەو کێشەیە بکەین کە دروست بووە مادەی دووهەمی پرۆژەکەی ئەمڕۆ کە بوو بە یاسا ینی باز لەوە کاکە کارکرد هەڵبژاردننی ببوورەوەی پێشوو خوێندمەوە هەڵبژارنی سەرۆکی هەرێم ئەمە خاڵی یەکەم بوو مادەی یەکەم بوو هەڵبژارنی سەرۆکی هەرێم هاوکات لەگەڵ هەڵبژارنی خولی پێنجەم ئەنجام نادرێ ئەمەی دووەم کە دەسەڵاتەکان بەردەوامە بێ وەکو ئاماژەم پێدر مادەی سێهەم باز لەواکە کە پێویستە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ژێر ڕۆشنایی بنەماگشتیەکانی دەستوری هەرێمی کوردستان عێراق بڕیان لەسەر چارەنووسی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بدا ئێمە تێبینیمان لەسەر ئەم خاڵە زیاتر بوو لە خاڵەکانی تر بۆەوەی کە پۆستی سەرۆکایەتی هەرێم یاخود کێشەی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم کە لە خولی سێهەم
ئەنجام درا سپێرە بە خولی چوارەم کە لە ناوەڕاستی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە ئەو کێشەیە کێشەیەکی یاسایی دروست بوو پەرلەمانی کوردستان دەستی بۆ بڕبەوەی ئەو کێشە یاسایی یاخود ئەو فەراغە یاسایە کە دروستە بێ پڕی کاتەوە بەڵام هەمومان بینیمان کە چی بەسەر هات پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ زیاتر پەکخرا لەسەر ئەوەی کە دەست برا بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و یاخود چارەسەرکردنی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم یعنی باجی زۆریدا ئەم خولەی پەرلەمانی کوردستان بەڕاستی نەیتوانی بە ئەرک و مەهامەکانی خۆی هەستێ وەکو پێویست ئەویش هۆکارەکەیەوە بوو کە پەکخستنی پەرلەمان بوو ئەم پەکخستنی پەرلەمانەوە یاخود ئەم بارودۆخە سیاسیە ناهەموارەی کە بەهۆی دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دروست بوو بەڕاستی ڕەنگی دایەوە لە هەموو بوارەکانی ترا لە تەنانە دەتوان بڵم بواری دارایی بواری سیاسی بواری کۆمەڵایەتی ئاشتەوایی پەیوەندی نێوان حیزبەکان تێکچوو یعنی بارودۆخێکی زۆر ناهەمواری دروست کرد بۆیە لە ئێستا ئێمە بین ئەم بارودۆخە ئەوەی کە خولی چوارەم باجی بۆدا ئێمە بین بیسپێرین بە خولی پێنجەمی پەرلەمانیش بمانەوێت ئەم کێشەیە هەر بەردەوام بێ هەر بۆ خولی پێنجەمیش جارێکی تر کێشەکە سەر هەڵبداتەوە بۆ ئێمە لەم خولیان نەتوانین چارەسەری بۆ بکەین یعنی بە تایبەتی بەڕاستی ئەکرا یعنی ئەتوانرا چارەسەری بکرێ بەڵام ئێمە بین هەڵی پەسێرین یعنی بەو شێوازەی کە میخەینە خولێکی تر بۆیە ئێمە ئەم تێبینیانەمان هەبوو لەسەر یاساکە و پێمان باش نەبوو بەو شێوازە چارەسەر بکرێ بۆیە دەنگمان بە یاساکە نەدا. بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدوڕەحمان سەبارەت بۆی کە هەندێک لایەن و هەندێک پەرلەمانتاریش من گوێویستیەوە بووم کەوتیان ئەم پرۆژەی ئێوە لە خزمەتی پارتیدایە و ڕزگارکردنی پارتیە و تەنانەت باز لەوکەن کاتێک کە ئەندامانی پارتی لە پەرلەمان ئەم پرۆژەی ئێوەیان بینی و پرۆژەکەی خۆیان وەلا ناوە لەبەرەوەی پێیان وا بۆ زیاتر ئەم پرۆژەی ئێوە لە بەرژەوەندیەوەندایە. وەڵا ئەگەر هەر کەس سەیری ئەو پرۆژەیەکە پێم وایە بێ هیچ خاڵێکی لە مەسلحەتی پارتیان نییە یعنی بەداخەوە دەڵێم هەندێک لایەن بۆ خۆیان کاک مەسعودیان کردو بە سەرۆکی هەرێم ئێستا دیان ڕەخنە لە ئێمە ئەگرن هەندێک لایەن بۆ خۆیان لە بانگەشێڵ بژاردنەکانی ساڵی 2009 شار و شار و ماڵ و ماڵ و کۆڵان و کۆڵان دەگەڕان بانگەشیان بۆ کاک مەسعودە کرد تەنانەت بەداخەوە وشەیەک بەکارە هات کە بە کوێرایی چاوی دوژمنانەوە دەبێت کاک مەسعود لەم خولە و خولی داهاتووی سەرۆکی هەرێمی کوردستان بێت ئەوەی ئێمە نەبووین و ئێمە نەبووین ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ویلایەتەکەی لە سی حوزەیرانە درێژکەینەوە و ئێمەش نەبووین لە ڕاستیدا دوای کاک مەسعود کەوین کە ماوەکەشی بەسەر چوو بوو بچین بۆ بەغدا وازەحە یەکێت نیشتیمانی کوردستان و لەم دوایانەشە لە ساڵی 2017 دوای ئەوەی کە پرۆژەیەکمان تەقدیم کرد بەداخەوە دەیڵێم جگە فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوو فراکسیۆنیکە کە فراکسیۆنی یەکێتی وێگرتو بوون لە ڕاستیدا تا سەر لەگەڵمانە نەبوون پرۆژەکە چی بوو؟ پرۆژەی هەمواری سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەگەر یعنی کاک حەکیم ئەگەر ئێمە لە هەموار یاسای سەرۆکایەتیە کە پرۆژەی 5 فراکسیۆن بوو لە پەرلەمانی کوردستانە سەرکەوتوو بووینایە دڵنیا بە ئەم پرۆژەیە ناهاتە بوون ئەگەر ئێمە لە هەموار یاسای سەرۆکایەتیە سەرکەوتوو بووینایە دڵنیا بە یاسای ژمارە 2 2017 کە تایبەت و بەدابەشکردنی لەسەرەکانی کە سەر نەکەوتنەوە وەکارەکەی زۆر ڕوون بوو دیارە فراکسیۆنەکان سەرەتا پرۆژیان هەبووە بەڵام بەداخەوە پندێکی کوردی هەیە ڕەفیقی نیوەڕێ بوون و لە نیوەی ڕێیا گیان هێشتین منیش لەگەڵ نەجیبە خانم لە ڕاستیدا ئەگەر ئەو فراکسیۆنانە لەگەڵمان نابوونایە و سوور بوونایە لەسەر پرۆژەکانی خۆیان دەماتوانی ئەلە ئێستەوە تا ئەم خولەی کە ماوە چەند ماگەی ماوە پرۆژەکەشمان بهێنایەتەوە پەرلەمانی کوردستان و دیسانەوە هەموارمان کردایەتەوە سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا بچەسپایە بەڵام بەداخەوە باش زانیمان کە ئەمانە تاسەر نەهاتن لەگەڵ ئێمە ئەوەی کەمایەوە تەنها دوو فراکسیۆن بوو ئێمەش خاوەنی 30 کورسین بە ئێمە کۆمەڵی ئیسلامی بە 30 کورسیشەوە لە ڕاستیدا لە سەدا 30 ئەندامانی پەرلەمانی کوردستان ناکە و هیچ پرۆژەیەکی لە پەرلەمانی کوردستانە بە 50 زائیدیەکرد نەبێت تێناپەڕێت بۆیە ئێمە ئەگەر هەر 5 فراکسیۆنەکە بووینایە بەردەوام بووینایە سوور بوونایە لەسەر ئەنجامدانی پرۆژەکەمان کە هەموار یاسی سەرۆکایەتی بوو هەموو شتێکمان بۆ دەکرا بەڵام بەداخەوە هەندێک فراکسیۆن نهاتن لەگەڵمانە یاخود نهاتن نیساب تەواو بکەن ئێستا دێن باسی هەڵۆشانەوەی دەکەن خێرە تۆ لە چوونت بۆ هۆڵی پەرلەمان لە بەتایبەتی لە نوێزەی ئابا
نیسابی یاسایی بە تۆ تەواوەکرا تەواوت نەکردووە زۆرترین نیشانەی پرسیار لەسەر هەبووە ئێستا باز لەوە کە ڕخنە لەم پرۆژەکرێت و گازندەی لەم پرۆژە هەیە و باز لە هەڵۆشانەوە دەکات من ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانیشە زۆر ڕاشکاوانە وتم ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان ئەم پرۆژەیەمان هێناوە بۆ هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم وەکو قۆناغی یەکەم بە قۆناغبەندی لە قۆناغی دووهەمە هەڵۆشانەوەیە هەر فراکسیۆنێکی زۆر ڕاشکاو ئەوە لە پەرلەمانە وتومە هەر فراکسیۆنێکیش یەک کورسی هەبێت تا ئەگاتە گەورەترین فراکسیۆن پرۆژەی هەبێت بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی و بۆ هەڵوەشانەوەی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم ئێمە وەکو ئەندامانی فراکسیۆنی گۆڕان پێش ئەو فراکسیۆنەی کە پرۆژەکە ئامادەیەکا واژۆیەکەین بەڵام لە ڕاستیدا لە ئێستادا هەر ئەمەی کە دەستمان بۆ بردووە ئەم پرۆژەیە پێم وابێت باشترین چارەسەر بووە بەڵام هیچ ئەوەی تێدا بۆ نمونە دەڵێن ئەمە بۆی ئەم یاسای کەمڕۆ پەسەند کراوە بارزانانی جارێکی تر بتوانێت ببێتەوە بە سەرۆک لە خولیدا تو دەتوانێت ئەمە بکاتیانی بە پێی ئەم یاسای هیچ شتێکی وا لە ئارادە یاخود قسە سەرەوەش دەکرا ڕێکەوتنێکی سیاسیە بێ لە نێوان ئێوە و پارتیە ینی باز لەمەش دەکرێنی قسە سەرەوەش دەکرێت ئەنی بەداخەوە هەنێک قسە دەکرێت لە ڕاستیدا ڕەنگە هەندێک دەستگای ڕاگەیاندنیش بێن ئەم قسانە ترشوخوێ بکەن ئەگینا لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە زۆر ڕوون و ئاشکرایە کە ئێمە و پارتی ئەوەی کە نەمان بێ ڕێکەوتنە لە ڕاستیدا بەڵام ئەمڕۆ چی بێکەوە بەستنەوە ئەمڕۆ بێکەوە دووتان دەنگتان بە ئێمە پرۆژەیەکمان هێناوە دیارە پارتیش پرۆژەیەکی هەبووە ڕەنگە ئەوان بۆ ئاگاداریتان ئەوان هەمواری یاسای دابشکردنی دەسەڵاتەکان بۆ ئێمە هەڵپەساردنی دامەزراوەکە بووە خۆشەی هەڵپەساردنی دامەزراوەکە بۆ پارتی قورسە و هەڵوەشانەوەکە لەوە قورسترە بەڵام دڵنیاتەکەم لەوەی کە هیچ ڕێکەوتنێکی نەسەر بەسەر و نەژێر بەژێر لەگەڵ گۆڕان و پارتیدا نییە بۆ ئەم بابەتە و بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی گۆڕان زۆر باجیشمانداوە لەسەر هەموار یاسای سەرۆکایەتی کاکە ئێمە پەرلەمان پەخرا لەسەر و پرۆژەیە کە پەرلەمانی خەڵکی کوردستانە سەرۆکی پەرلەمان ڕێی لێ گیرا و نەهێڵابچێتەوە شوێنەکەی خۆی لەبەرەوە کۆمەڵێک قسە ئەکرێت کۆمەڵێک خەڵک دێت تەحلیل ئەکا لە ڕاستیدا جارە هیچ نەبووە ئەمە کێوتی کاک مەسعود خۆی بۆ هەیە خۆی هەڵبژێرێتەوە بۆ 8 ساڵێکە و بۆ 4 ساڵێکە ئەمە قسەیەکی زۆر بێبەهایە کاک مەسعود 12 ساڵ سەرۆکی هەرێم بووە چی یاسایەک ڕێی پێ ئەدات جارێکی کە بێتەوە بە سەرۆکی هەرێم ئەخە خۆ کاکە بێ هەنێک قسە بکەیت لانی کەم واقعی بێت لانی کەم قسەکان جێبگرێت بەڵام قسەوتن ئاسانە و هەر کەس هەڵەسێ بۆ خۆی جۆرێک لە قسە ئەکات بەڵام لە ڕاستیدا ئەوانە جگە گەوجاندنی خەڵک هیچی دیکە نییە ئەوەی ئێمە کردومانە لەم قۆناغا ئەمە دەکرێت و ئەگینا ئەمە تمۆحی تەواوی ئێمە نییە تمۆحی تەواوی ئێمە لە ڕاستیدا ئەوەیە کە سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا بچەسپێت و ئەسڵەن ئەم دامەزراوەیە وەکوتم لە سەرەتا هیچ پێویست نەبووە و بگرا سەرێشەی زیاتر بووە و ناکۆکیەکانی لە هەرێمی کوردستاندا ناکۆکی سیاسی ناکۆکی تەنانەت ئاشتەوەی کۆمەڵایەتیشی لە هەرێمی کوردستانە تێکدا کە پەرلەمانی کوردستان پەخرا باشترین نمونە بووە. سپاس دەکەین نەجی بەخان سەبارەت بەوەی کە ئێوە ینی ئێستا ئێوە بۆی ڕوون بێ لای بینەران لەگەڵەوەدان کە دامەزراوی سەرۆکایەتی هەرێم بمێنێ بەڵام دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە و بکرێتە سیستەمێکی پەرلەمانی تەواوەکەوەی کە لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کە پێشتر لە ساڵی 2015 هەر پێنج لایەنەکە پێشترشان کرد ئێوە لەگەڵ ئەم پرسەدان بەڵێ بێگومان ینی ئێمە لەگەڵەوەین کە سیستمی هەرێمی کوردستان سیستمی حکومڕانی بکرێتە سیستمێکی پەرلەمانی و ئێمە سوورین لەسەر پرۆژەکەی خۆمان کە لە ڕابردووە کارمان بۆ کردووە ئەم بابەتانی تیا چارەسەر کراوە ڕاستە ئێمە سەرکەوتوو نەبووین و نەمانتوانی ئەو پرۆژەیە لەو کاتێک کە لە 2015 ئیشی لەسەر بکەینەوە ببێتە یاسا بەڵام ینی ئێمە لەگەڵەوانی کە دەستبەرداری ئەو پرۆژەیە بین بەڵکو کاری لەسەر بکەین بۆی کە سیستمەکە ببێتە پەرلەمانی بەڵام لە ئێستا ئێمە ینی هەڵپەساردنەکە بەو شێوازەکە لەگەڵیانین بۆ ئەوەیەکە بەڕاستی یانی ئەمە شتێکە ئەسپێرێ بە مەجهول ینی تۆ ئەمە لە ئێستا لەم خولەیە تۆ وازی لێن یا دەستی لێ هەڵەگری یاخود ئەمە بە شێوازێک کە باز لە بوونی دەستورەکات لە خولی پێنجەمە
خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە شێوازێک لە ژێر کاڵێ لە ژێر بنەما گشتیەکانی دەستورە ئێمە بەڕاستی یعنی ئەگەر هیچنا لەم خولەیە ئیشمان لەسەر و کرا لە دوای ئەوەی کە پەرلەمان کارا کرا کە بەڕاستی بە قەنەعەتی ئێمە تەنها ناوی کاراکردنەوەی جینا کار بەڕێکردنەوە ینی بەو شێوازە نییە کە لە دەستی بۆ کۆمەڵێ پرس ببردبە کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە کە کۆمەڵێ پرۆژە و یاسای گرنگتر هەبوو کاری لەسەر بکەن لە خزمەتی خەڵکابێ یعنی لە باتی ئەوانە بە ئێمە کە بەردەوامی ژێمە جەختمان لەوە کردوەوە داکۆچیمان لەوە بکردە کە ئەو لیژنەیەی لە ساڵی 2015 دیاری کرا بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان یاخود پیاچوونەوە بێ یا نووسینەوە بێ یعنی با ئەو لیژنەیە دەست بەکار بۆایەتەوە چکە لە 160 کارەکانیان تەواو کردووە یعنی هەنگاوی باشیان ناوە تۆ ئەمە کە ڕاگیراوە یعنی تۆ یاسای سەرۆکایەتی هەرێم هەموارەکەی بەو شێوازەی لێکرا دەستورە بەو شێوازە لیژنەکە وای لێکراوە یعنی ئێمە بەهاتینا کارمان لەسەر ئەمانە بکردایە با لەم خولا ئێمە بمانتوانیا ببوایەتە سەروەریەک بۆ خولی چوارەم ئێمە دەستورمان بنووسایەتەوە لە دەستورە ئەمانە هەمووی چارەسەرەکرا بەڕاستی ئەم هەموو کێشانەی کە دروستە بێ لە فراغی دەستورە لە هەرێمی کوردستانە کە ئەم کێشانە گەنا لە دەستورە ئەمانە ڕێک بخرایە و ببڕێنرایەتەوە بەو شێوازە کێشەی لێسەر دروست نابوو بۆیە ئێماڵین ئەگەر ئەمانە نەکرا ئێمە ناکرێ ینی لە ئێستا ئەم کێشەیە بسپێرینەوە بۆی کە ئایا لە خولی پێنجەما زەمان چیە بۆ ئەوەی کە بە شێوازی بە پێی دەستور چارەسەری ئەم کێشانە بکرێ لەبەرەوەی کە مەجهولە دیار نییە ینی نازانین دەستور لە خولی پێنجەما دەرەچێیان نازانین چی بەسەر دێ یعنی ئەمانە ئێمە ئەگەر نتوانین خۆمان چارەسەریکەین بۆ کێشەکە بەردەوامی پێ بدەین بۆ کێشەکە بنێرینە خولێکی تروەیە بیسپێرین بە شتێکی مەجهول بۆیە ئێمە لەگەڵەوە بووین کە بەڕاستی ئەو یاسایە کاری لەسەر بکراوەیە خۆ سیستمی پەرلەمانی جەختمان لەسەر بکردایەتەوە و بەو شێوازە نەبووە کە ئەمێ ئاماژەی پێدەم بەڕاستی لە هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکی هەرێم باز لە دامەزراوەکە کراوە بەڵام کە لە یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیشە ئاماژە بەوە دراوە کە دیوانی سەرۆکایەتی هەرێم ماوە و ئەرکی کارگێڕی و دارایی خۆی ئەکا بەڵام ئێمە بینیمان بەڕاستی کە لە دوای ئەوەی کە دەسەڵاتەکانیش دابشکرا ینی سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم وەکو پێشتر ئەرکەکانی خۆی جێبەجێ کردوە لە ڕووی سیاسیەوە لە ڕۆی دیبلۆماسیەوە تەنها ئەرکی دارایی و کارگێڕی نەبوو ئەو دیوانە بۆیە زەمان چییە بۆی کە لە ئێستاشە هەرچەنە دامەزراوەکە ناوی هەڵپەسێراوی لێ بنرێ بەڵام بۆکو خۆی ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات و لە هەموو مەحفەلەکانە لە هەموو شوێنەکانە ڕۆڵی خۆی ببینێ بۆیە ئەمانە ئەبوایە ئێمە ئەگەر بۆمان چارەسەر نەکرا بە قەتعی ینی ئەو ڕەوایەتیشمان پێ نەدایە بەڕاستی کە ڕاستە ئێمە ینی یاساکە باز لەوە ناکە بەڵام ئێمە کە کاتێگەڵین دامەزراوەکە هەر ئەمێنێ بەڵام هەڵ ئەپەسێرێ بەڕاستی بەو شێوازە لە ئەرکەکانی خۆی بەردەوامە بێ بۆیە ئێمە ئەم هەموو تێبینێمان هەبوو لەسەر پرۆژەکە و پێمان وا بوو کە ئەمە چارەسەری کێشەکان ناکە بەڵێ زۆر باشە بەس بەڕێزت دەڵێ ئێوە پێتان وا بوو کە دەبووە کار لەسەر هەموارەکەی 5 فراکسیۆنەکە کرابای کە پێشترە 2015 بەڵام کار لەسەرەوە ناکرێستا ئێوە بەدیلتان بۆ چارەسەری ئەم پرسە چییە بەدیلی ئێستا مەسەرەن بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم دامەزراوەکە کە ئێستا هەڵپەسێراوەوە چارەسەرتان چی بوویانی بۆ ئەم پرسە ئێمە ئەوەمان بە چارەسەرزانی کە هەڵبژاردن بکرێت یعنی ئێمە بۆچی ئێستا بڵێن هەڵبژارنی سەرۆکی هەرێم ناکرێ ینی ئێمە چەند ڕۆژێک لەمە پێش کۆمیسیۆنی هەڵبژارنەکان هاتە ناو هۆڵی پەرلەمان یعنی زیاد لە 10 ئەندامی پەرلەمان ئەو پرسیارەی ڕوبەڕووی کۆمیسیۆن کردوێتەوە بۆچی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان پێکەوە ناکرێ یعنی بەڕاستی کۆمیسیۆنیش بەو شێوازە وەڵامێکی وان پێێن و بەڵام ئێمە وەکو پەرلەمان دەبایە جەختمان لەسەرۆ کراتەوە کە ئەبێ هەڵبژاردن بکرێ بۆ سەرۆکایەتی هەرێمیش لەگەڵ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان یعنی هەڵبژاردن لە ناو خەڵکە بکرێت چکە پێچوانی پرۆژە سیاسەکەتانیان لە ناو پەرلەمانە بکرێ ینی هەڵبژاردنەکە کامە بێت
ئێمە ینی وەکو بەدیل ئەمەمان باس کرد ئەگەرنا بە پێی یاسا ئەڵێ هەڵبژارنەکان پێکەوە کرێ بەڵام مادەم پرۆژەکەی ئێمە نەبووە یاسا و پەکی خرا ئەگەر ئەوەمان بۆ جێبەجێ نەکرا با هەڵبژاردن بکرایە و لە دوای ئەوەی کە دەستور ئەنووسرێتەوە ئەو کاتە سیستمەکە دیاری ئەکرێ و سیستمی پەرلەمانی بێ دوای ئەوە ئەکرا ینی ئەمە گونجاوتر بۆی کە لە سیستمی پەرلەمانیا و سەرۆک بۆ جارێکی تر لە ناو پەرلەمانە هەڵبژێرێتەوە. بەڵێ بینێرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک عەبدوڕەحمان بگرم لای بەڕێزت سەبارەت بۆی کە بەڕێزت پێ دوای هیچ بەدیلێک نەبوو بۆ مەسەلەی سەرۆکایەتیرم لەم قۆناغە یاسایانە بێ بۆ چوونیەوە بۆیە ئەمڕۆ داکۆکیتان لێ کردووە؟ بەڵێ دیارە نەجیبە خان باشە زانێت ئێمە سینۆم ڕیاری هەڵبژاردن دراوە واتە خولی ئێمە کۆتایی پێدێ ڕەنگە یەک مانگیکە پەرلەمانی کوردستان لە کارا بێت. ئایا بە مانگێکی کە ئەو پرۆژەیە کە ئەو چەند فراکسیۆنە لەسەری ڕێکەوتە بووین ئەو فراکسیۆنانە ئامادەن جارێکی کە بێنەوە لەسەر ئەو پرۆژێ دانیشتن و ڕێکەوتن کەین و پرۆژەکە بینەوە پەرلەمان دڵنیابەنە. ئایا ئەم سەرۆکایەتی پەرلەمانەی ئێستا جارێکی کە ئەو پرۆژەیە دەخاتەوە بەرنامەی کار دڵنیابە نەخێر چونکە سەرۆکایەتی پێگاتی سەرۆکایەتی ئێستای پەرلەمانی کوردستان زۆر باشە زانین کاک دکتۆر جعفر و بێگەردخانە یعنی کاتی خۆشی کاک دکتۆر جعفر لە ڕاستیدا لەگەڵ ئەوانە بۆ و هەروە ژۆشی نەکردووە کە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان خرایە بەرنامەی کارەوە. ئەوەی کە کردی دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمان بۆ لەگەڵ کاک فەخرەدین قادر کە سکرتێری پەرلەمان بووە. بەواتایەکی تر لە ڕاستیدا ئەمە دەرەچەیەکە ئەگیناوە کوتم ئەمە تەمۆحی تەواوی ئێمە نییە ئێمە تەمۆحی تەوامان لە ڕاستیدا سیستەمی پەرلەمانیە لەگەڵ ئەو هەموارەی کە پێشتر ئێوە لەگەڵ کۆمەڵ و یەکگرت و یەکێتی و ئەوانە پێشکەشتان کرد هەمواری یاسی سەرۆکاتیم پێچەوانەیە لەگەڵەوە ئێمە من حەزەکەم زۆر ڕاشکاو بم خەڵک لەوە ئاگادار بێت لە ڕاستیدا بە زەڕە پەشیمان نین لە پرۆژەکەمان ئێمە خۆمان بە ڕابەری ئەو پرۆژەیە زانیوە ڕابەرایەتی ئەو پرۆژەیەمان کردووە پەشیمان نین بەڵام ئەبێت قسەیە بکەی لە سەرزەمینی واقعدا جێبگرێ. پەرلەمانی کوردستان لە ئێستادا بەم شێوازەی کە هەیە ئایا ئەو پرۆژەیە دەخرێتەوە بەرنامەی کار ئایا
ئەو فراکسیۆنانە 5 فراکسیۆ بوون دڵنیام لەوەی ڕەنگە فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بێن بەدەم پرۆژەکەیانەوە بەڵام ئێمە 30 کورسی تەواوەکەین 30 ئەندامی پەرلەمانین هیچمان پێ ناکرێت لە پەرلەمانی کوردستانە بۆیە قسەکە لەسەرەوەیە نەخێر پەشمان نەبووینەتەوە و ئەمە حلێکی کاتیمان زانیوە ئەگینا دڵنیاتەکەمەوە تەکیدی ژەکەمەوە ئەمە نەتەمۆحی ئێمەیە ئەسڵان ئەمە وەکو قۆناغبندی قۆناغی یەکەم ئەوەی قۆناغی پێشتر لەگەڵ فراکسیۆنی لە کۆمەڵێکش تاوڕابوون ئەمە کاریگەری نابێت لەسەر هەماهەنگیتان کامڕۆ جیاوازیەک کێ دەرکەوت لەنێوان ئێوە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمان ئێمە لەگەڵ فراکسیۆنەکان بەگشتی و لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتیە لە زۆربەی هەرە زۆری مەحەتە گرنگەکانی پەرلەمانی کوردستانە هاوکار و تەبا و هاریکاری یەک بووین و ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە خواستە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکانمان کەلێنی تێبکەوێت یا لەگەڵ فراکسیۆنەکانی کات چونکە کاری پەرلەمانتاری ئەو پەرلەمانی کوردستانە لە ئێستادا پێگاتۆ لە حەڤە فراکسیۆن هیچ فراکسیۆنێک بە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە زۆرترین کورسی هەیە بە تەنها بەوان هیچ پرۆژەیەک ناڕوات بۆیە لەگەڵ فراکسیۆنەکانە بەگشتی و لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە ئەوەندە کاری هاوبەشمان هەیە ڕەنگە لە 97 کارە هاوبەشەکانمان زیاتر بێت تا ئەمریکا لە حاڵەتێکی لەو شێوازە ئەگینا ئەمڕۆ ئەو بەڕێزانە چی سەرنج و تێبینیان هەبوو ئەمەی کە نەجیبە خانباسیەکە لە پەرلەمانی کوردستانە باسییان کردووە هیچ ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان لە ڕاستیدا نەنیگەران بووین بە ڕۆحێکی بەدڵێکی فراوان و ڕۆحێکی ڕاضیەوە هەموو سەرنج و تێبینەکان وەرگرتووە بەڵام ئێمە لێوە تێگەیشتوین لە ئێستادا پەرلەمانی کوردستان زۆر تەنها ئەمەی پێ دەکرێت هیچی تر ئەمە پرۆژەیە کە پێشکەشتان کرد و پرۆژەی فراکسیۆنی گۆڕان بوو یان پرۆژەی بزوتنەوەی گۆڕان بوو ینی لە ئاستی جڤاتی نیشتیمانی ئەوانش پێشتر قسەی لەسەر کراوە یاخود تەنایەوە بەبێ پرسوڕای ئەوان ئەم پرۆژێتان ئامادە کرد کە ئەمڕۆ بوو بە یاسا کاک حەکی من پێم خۆشە ئەوە بڵێم با خەڵکیش ئاگادار بێ لە ڕاستیدا ئێمە فراکسیۆنی گۆڕانی لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی گۆڕان یەکێکە لە ئۆرگانە سەرەکی و ئەساسیەکانی بزوتنەوەی گۆڕان ئێمە لە ناو بزوتنەوەی گۆڕانە ژوورێکمان هەیە ناوی ژووری پەرلەمان و حکوومەتە ئێمە پابەندین بە بڕیارەکانی ئەو ژوورەوە بۆیە ئەمە لە ڕاستیدا پرۆژەی بزوتنەوەی گۆڕانە و ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان تەبەنیمان کردووە کە فراکسیۆنێکی وەکوتم ئۆرگانێکی سەرەکی بزوتنەوەکەین بۆیە ئەمە پرۆژەی ڕسمی بزوتنەوەی گۆڕانە و ئەمە ڕێی بزوتنەوەی گۆڕانیشە وەکوتم ئەمە تمۆحی تەواوی ئێمەیتیانە بەڵام بوو ئەم خۆناغە ئەمە باشە لە ڕاستیدا ئەگینا هیچ چارەسەرێک نەماوە ناکرێت هەڵبژاردنەوە هەڵبژاردن لە سینەوەکرێت هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ناکرێت ئایا بشکرێت لەناو خەڵکەوە کێکاندی دەبێت یعنی خۆ هەنێشت هەیە ئەگەر بیهێنەوە پێش چاوی خۆمان لە ڕاستیدا تێدەگەین لەوەی کە بۆ ئێستای هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە پرۆژه هەڵپەساردنی دامەزراوەکان پێم وابێت لە هەموو حاڵەتەکانی کە باشترە و بەم پرۆژەیە کۆتایشمان هێنا بەو دابشکاری و منافەسە و کێبڕکەی دابشکردنی دەسەڵاتە لە نێوانی دوو حیزبی باڵادەسا کە لە 2005ەوە دێن پۆستە گۆڕنەوە لە نێوانی یەکە و ئەو لە بەغانە هەرێمی کوردستان بەرامبەر سەرۆک نەخێر ئەوە دامەزراوەکە هەڵپە سێراوە تا خولی 5 و حکوومەتی عراقی کە دروست دەبێت پۆستی سەرۆکی کۆمار شتێک نییە لە بەرامبەرەکە ناوی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەکەم نەجیبە خانە گەر بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێستان پێتان وابوو کە ئەم پرسی چارنووسی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم سپێردراوە بە خولی 5ەمی پەرلەمان پێتان وایە قورسە لەو خولەش بتوانێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە کەیەوە لەم خولە و لە خولی ڕابردووش نەتوانرا چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە؟ بەڵێ بەڕاستی ینی وەکو ئاماژەم پێدر ئەمە کێشەیەکە لە خولی سێوە لە دوایەوەی کە ینی لە پۆستی سەرۆکی هەرێم کە بۆ 4 ساڵی یەکەم کە بە مافی خۆی هەڵبژارد لە ناو خەڵکەوە هەڵبژێراوە لە 2005ەوە هەتا 2009 دەست بەکار بووە ینی بەڵام لە 2009 کە خولی سێمی پەرلەمانی کوردستان هەڵبژێرا لە ناوەڕاستی خولەکە ماوەی لە کۆتایی خولەکەیە ماوەکەی بۆ درێژکرایەوە بۆ 2 ساڵی تر بۆی لەگەڵ خولی 4ەمە هەڵبژاردننی بۆ نەکرێ ینی ئەم کێشەیە لەو کاتەوە کە دروست بوو بەڕاستی هەر خولی سێم سپاردی بە خولی 4ەم خولی 4ەمیش بیسپێرێ بە خولی 5ەم من دڵنیانیم لەوەی کە ئایا ئەتوانن چارەسەری بکەنیان نا بەڵام ئەوەندە ئەڵێن ئێمە بۆچی ئێمە خۆمان چارەسەرمان نەکرد ینی بۆ
بۆ کارمان بۆ نەکرد کە بە یەکجاری ئەم کێشەیە چارەسەرکەین. من لەگەڵ هاوڕام لەگەڵ کە عەبدوڕەحمان کە بەڵێ ئەم پرۆژەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کە عەرقەلێ بۆ دروستکرا لە سەردەمی بڵێ سەرۆکایەتی پێشوەیە بووی پەرلەمان لە ئێستا ئیشی لەسەر ناکرا، بەڵام لە کاتێکە ئەوان گوێیان بە هیچ داواکاری و بە پرۆژەکانی ئێمە نەدا، یعنی بۆ ئێمە بین ئێمە دەرچە بۆ ئەو بابەتە بدۆزینەوە لە کاتێکا کێشەکە ئەوان دروستیان کردووە، ینی با بۆ خۆیان چارەسەری ئەویان بکردایەکە وەکو ینی وەبزانام جەناب و ئاماژەت بۆدا کە پارتیش خۆی پرۆژەی هەبوو بۆ، ینی بۆ خۆیان چارەسەریان بکردا. ئەو کاتە بەڕاستی ئێمە کێشەکە خۆیان چۆن کاریان لەسەر کرد لە سەریان بکردا. بۆیە من دڵنیانیم خولی پێنجەم ئەتوانێ بیکایان ناتوانێ، من نازانم خولی پێنجەم پێکاتەکەی چۆنە بێ، چکە بەڕاستی هەڵبژاردن لەم هەرێمەی ئێمە بۆ بە مفاجعە هەموو بۆ ینی پشتی چاوەڕوان نەکرا و ئەبیستین و ئەبینی، نازانم بە چ شێوازێکە بێ، بەڵام ئێمە ئەوەندا ئەڵێن بە خۆمان هەوڵمان بدایە ینی چارەسەرێکی بنەڕەتیمان بۆ بکردایەوە یاخود نەمان سپاردایە بە خولی پێنجەم بۆ ئەوەی ئەم کێشەیە لە لای ئێمە کۆتایی پێ بەهاتایە، وەکو کە بەڕاستی نەمانتوانی وەکو پێویست کار لەسەر ئەو بەرنامە و ئەو کارانەی کە یاخود ئەو پلانانەی کە هەمان بوو وەکو فراکسیۆنەکان لە سەرەتای چوونە ناو خولەکەمانەوە کە نەمانتوانی وەکو پێویست جێبەجێ بکەین، لانی کەم کێشەش بەجێ نەهێڵین و یاخود کێشەش نەسپێرین بە خولی داهاتوو. بەڵێ زۆر باشە، بەس پێشتر کە مەسلەی سەرۆکایەتیێرێم کێشەی سەرۆکایەتیێرێم کێشەی زۆری دروست کرد بوو لە نێوان لایەنەکان لە دوای ئەوەی کەوە لە پەرلەمانی کوردستان خوێنەوە یەکەمتان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتیێرێم کرد، پێتان وایە بە دەرچوونی ئەم یاسایە کێشەکە بەرەو چارەسەر دەڕوە ئەو ناکۆکی قوڵی کە لە نێوان لایەنە سیاسیەکانە بوو لەسەر ئەم پرسە؟ ینی من پێم وانێ کە کێشەکە چارەسەر بێ بەڕاستی، ینی نازانم کێشە بەچی چارەسەر بێ لە کاتێکا کە ئەمە کێشەکە درێژ کرایەوە، ینی ماوەکەی بۆ درێژ کرایەوە بۆ داهاتوو، ینی لە ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردن نەڕۆین بۆ خۆشتان نەزانن کە جەوی هەڵبژاردن چۆنە، ینی ناکۆچی و ململانیەکان زۆر تون دەبێتەوە و لە دوای هەڵبژاردنیش خولی پێنجەم ئایا ئەتوان ئەم کێشەیە چارەسەرکەم، چکە بەپێی ئەو یاسایی کە ئەمڕۆ دەرکرا ئەبێت لە ماوەی دوو خولی گرێدانی سەرەتای دەست بەکاربوونی خولی پێنجەمە ئەم کێشەیە چارەسەر بکرێ و یاخود دەرچەیەکی بۆ بدۆزرێتەوە کە ماوەی 8 مانگەکە، ینی کە من پێم وایە ئەمە ینی زۆر واقعی نییە کە ئێمە چاوەڕێ ئەوە بکەین خولی پێنجەمی پەرلەمان لە ماوەی 8 مانگی یەکەمی دەست بەکاربوونیا بتوانێم کێشەیە چارەسەر بکە، بۆیە من پێم وانە ینی کێشەکان چارەسەر بێ و نازانم کێشەکە قوڵترە بێتەوە زیاترە بێ، بەڵام ینی بەواقعی نابینین بەڕاستی بەو شێوازە بێ. بەڵێ بەس وەکو پەیوەندی سیاسیش کاڵۆز بوو لە نێوان لایەنە سیاسیەکان، پێ دوایە ئەم یاسای هیچ ڕۆڵێک دەبینێت لە یاسایەکردنەوە کە پێشتر لەسەر ئەم یاسایە کوردستان دابەش بوو بە دووبارەوە پەیوەندی لایەنە سیاسەکانیش لەو پەڕی ئاڵۆزیدا بوو کە لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتیێرێم، پێ دوای ئەمە هیچ لە دۆخەکە دەگۆڕێت لە پەیوەندی نێوان لایەنە سیاسەکانیش؟ بەڕاستی وەک من ئاماژەم پێدایانی ئێمە بەرەو جەوی هەڵبژاردنە ڕۆین و پێم وانێ لە ئێستاە ئەو کێشانە چارەسەر ببێت و یاخود ناکۆچیەکان کۆتایی پێبێنرێ، بەتایبەتی یعنی ئەم یاساکەی ئەمڕۆ کە باز لە هۆیەکانی دەرچواندن باز لەواکە کاڵێ لە پێناو ڕەخساندنی زەمینە سازان و زەمینەی سازان و لێک تێگەیشتن لەسەر سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچێنرا، ینی من بەڕاستی نازام ناوەڕۆکی یاساکە باز لەوە ناکا کامە لە پێناو سازان و ڕێکەوتن بێ بۆ لایەنەکان لە نێوان لایەنەکانە، نازانم لەو یاسایە کە دەرچووە ئایا چی ینی کامەیە ئەو هۆکارانەوە یاخود ئەو خاڵانەیە ئەو هەنگاوانەی کە وا ئەکات سازان و لێک تێگەیشتن و یاخود دیاریکردنی سیستمی حکومڕانی کاری لەسەر بکرێ، بۆیە وەکو ئاماژەم پێداوە ئەکەوێتەوە خولی داهاتوو کە ئایا چۆن چارەسەریەکەن لە ئێستاە پێم وایە و ناکۆچیان هەروکو خۆی ئەمێنێتەوە لەبەرەوەی وەکوتم بەرەو جەوی هەڵبژاردنە ڕۆین و لە دوای هەڵبژاردنیش خولی پێنجەم ئایا توانێ و کێشانە چارەسەرکایان نا.
بەڵێ سوپاس دەکەم کابراخان سپارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت ئێوە و پرسەتان بۆ خۆتان پێچارە سەر نەکرا بۆ نمونە لەم خولە سپاردوتانە بە خولی داهاتوو زەمانەتێکەیە کە لە خولی داهاتوو توان لە کێشی سەرۆکایەتی هەرێم چارە سەر بکرێت بەڵێ وڵات پێم خۆشە پێش هەموو شتێک نەجیوەخان باستی ئەوە کاکە ئاڵێ نە ئەوە مان سپاردایە بە خولی کە ئێمە نەمانتوانی چارە سەریکەین دەستیشمان بۆ برد پەرلەمانیشی باشتیان بیسپێری خۆ هەڵبژاردننی کەواتە بێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم هەر نەکرێت بۆیە ئەگەر دیقەت بدەین خۆمان نەمانتوانی چارەسەری بکەین بۆیە ئەم کارەمان سپارد بە خولی پێنج و من پێم خۆشە یەک جیاوازی لە نێوان پرۆژەکەی ئێمە و پارتیا باس بکەم کە خەڵک لە ڕاستیدا لێ بەیەکی چواردووە پێشتر ناکۆبوو نەخێر ئەسڵەن زۆر جیاوازە پرۆژەکەی ئێمە پرۆژەکەی ئێمە ناوی یاسای هەڵپەساردنی دامەزراوی سەرۆکایەتی هەرێمە ئەوان پرۆژەکان هەمواری یاسای ژمارە 2 ساڵی 2007 دابشکردنی دەسەڵاتەکان بە پێی پرۆژەکەی ئەوان دەبێت دەسەڵاتەکان بەو شێوازەی کە ئێستا دابشکراوە بەردەوام بێت هەتاوەکو دەستوری هەرێمی کوردستان دەنووسرێتەوە بەڵام پرۆژەکەی ئێمە نەخێر زۆر جیاوازە پرۆژەکەی ئێمە نووسیمانە کارکردن بە یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ژمارە 2 ساڵی 2007 بەردەوام دەبێت تاکەی بۆ نمونە لە ماوەی 2 وەرزیگرێدانی ساڵی یەکەمی داواتە خولی پێنجەم ئێمە دیارە بە پێی پرۆژەکەی خۆمان وەکو فراکسیۆن یەک وەرزیگرێدانواتە لە یەکەمین وەرزیگرێدانە کە 4 مانگە کات ئەبوایە چارەسەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێت و نەمانوتووە چاوەڕێی نووسینەوەی دەستورەکەی چونکە دڵنیان نووسینەوەی دەستور کارێکی یاسان نییە هەرچەند بۆ زانیاری جەنابەت و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیش دەستوری هەرێمی کوردستان لە 25 کە لیژنەی نووسینەوەی دەستور دەستیان کرد بە نووسینەوەی دەستور لە 160 ئەو دەستورەیە تەواو بووە واتە لە 5 بەش 3 بەشی تەواو بووە 2 بەشیان ماوە ئێمە ئەمڕۆ داواشمان کرد لە سەرۆکایەتی لە لیژنەی یاسایی کەلانی کەم وەرن لیژنەکە بکەنەوە ئیش با بەڵکو بتوانین لە ماوەی ئەم مانگەی کارکردنمان بەردەوامە دەستورەکە تەواو بکەین بۆی کار ئاسانی بکەین بۆ خولی پێنج واتە جیاوازەکەی ئێمە و پارتی لەوایە لە ڕاستیدا ئێمە نابێت لە 2 خولی ئەوە دیارە بە زۆرینە دەنگ بەداخەوە ئێمە دەنگمان نەهێنا کە یەک وەرزیگرێدان بێت ئەوان بڕیارەکەوا بوو کە یاساکەوا دەرچێرا لە 2 وەرزیگرێداندا ئەوێ ئەو بابەتە ساغ بکرێتەوە و دڵنیای کۆمەڵانی خەڵکی کوردستانی ژەکەمەوە ئەم پرۆژەیە جارێکی لێمەوە تەمۆحی ئێمە نییە ئێستا سوودەکەی سوودی بۆ خەڵکی کوردستان چیە کە ئەمڕۆ ئەم یاسەیە مەسەلەن هەندێک گۆڕانکاری بچووکی تێراکرا پرۆژەکەی ئێوە بکرا بە یاسە سوودەکەی بۆ خەڵکی کوردستان چیە ئەگەر پێمان بڵێ بە کورتی سپاس خەڵکی کوردستان لە ڕاستیدا ئەم یاسایە بۆ سیستەمی سیاسی بابەتێکی سیاسیە و سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئێمە کێشەکەمان لە بڕێوەبردننی سیستەمی سیاسیە ئێمە شەڕمان لەسەر سیستەمی پەرلەمانی بووە بەڵام بەداخەوە بۆمان نچوەتە سەر بەڵام ئەوەی کە ماوەتەوە لە ڕاستیدا ئەگەر ئەم یاسایەمان دەرنەچواندایە ئەمڕۆ لە سینەوە ئەبێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکرێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێمیش لە ناو خەڵکەوەیە ئێمەش لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمانین لە ناو خەڵکەوە دەبێت سیستەمی پەرلەمانی بێ کە هەمومان بانگەشەمان بۆ کردووە ئەوە پێی ئەو پرۆژێش کە هەیە ئەخیر خاڵم ئەوەیە ئەم دامەزراوەیە کە لە 2005ەوە دروست بووە تا 2010 جگە لە سەرێشە جگە لە ناکۆکی جگە لە دروستکردنی ململانەیە هیچی کە نەبووە دوایین قسەم ڕێگە سەرێشەیە بەڵێ سەرێشە بووە بەس سەرێشە بەدڵنیا بە سەرێشە بووە بەدڵنیا بە دنیاە کێشە و ناکۆکی دروست کردووە پەرلەمانی پێپەخراوە و ئەخی قسەم سەیەکی مامۆستا عەلی باپیر بەنمونە دێنمەوە کە لەم ماوەیە کردی وتی لەو کاتەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان نەماوە سەرێشەمان لە کۆڵ بۆتەوە سەرمان سوک بۆ لە کێشە دوورکەوتنەوە دڵنیا بە ئەم پرۆژەیە حەلێکی وەسەتە حەلێکی مامناوەندیە بۆ ئێستا و لە قۆناغی ئایندا ئەگەر ئەم پرۆژەیە سەر بگرێت و پشتیوانیمان بکەن لایەنەکانی کە فراکسیۆنەکانی کە ئێمە پرۆژە بۆ هەڵوەشانەوەی دامەزراوەکە بە تەواوی بۆی ئەو لایەنێک کە ڕخنە لێ دەڵێن لە بەرژەوەندی پارتیەوە چی بەو لایەنە دەڵێ یەک بڕگای یەک مادەمان بۆ بدۆزنەوە کە ئەم یاسایە لە بەرژەوەندی پارتی داوێت جگەل لەوەی کە عیلاجێکی کاتیە بۆ ئێستا و بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان و بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ئێمە بۆ لایەنانە دەڵێن ڕاست دەکەن بەڵام لە ڕاستیدا شتێکی وانە کاکەم ئێمە وێزگەی گرنگ و گەورەمان پێکەوە بڕیوە و وێزگەی گرنگ و گەورەشمان لە پێشە بە لەسەر حاڵەتێکی لەو بابەتانە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیەکانمان
تێک نەچێت و سپاس بۆ عەبدوڕەحمان عەلی بڕیادەری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی حوسێن کەستۆری سەرەکی لەگەڵ مابووی هەروە نەجیبە لەتیف بڕیادەری فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی خۆتانەکە